Bye.
دەست خۆشکاکە یانجان حەزم کرد شتێکم گوێ لێ بووە لە چەناڵەکەی خۆتە هۆرەیەکی تیا دوێ بێ بە بەستێکی گەڕیانە پێما بێ مەمنونە بینەگەر حەزگەی بامان گەڕانەکە داخەبن بۆی خۆت هۆرەکە چکە هۆرە لەگەڵ ڕەنگە کاگڕحیم زانە تۆزە قورسە لەگەڵ مەسکایە بەڵام بەس بەستەکەی چییە بەستەکەی لەگە کاگەونەرە تەنسێک بێ هۆرەکە خۆت داخڵتە بەستە جەواب زانە هۆرە چۆنە لە کاک بام دوای بەرنامەکە چینە ناو بمزانە ئەوە خۆشەتەوە با گۆرانەکە بێ هۆرەکەی بینێت چێشکا بێت هەچی لە بین ئێقاعەکە مەوەستێنە هونەر بە ئێقاع هەر بڕەوە
برا باز باشه این برا باز دم خوش بیاد من السنة تحويل كان يستدعي أو تاني بيجي بشادك بدوي أقعد بيت خوش التهدير أي شيء
دمتان خۆش بێ کاکەیان جان لە کۆمنتەکە بنووسی کاکەیان حەوت ساڵە چییە نازم گۆرانەیەکە تێ دیارە نای حەوت ساڵەیە 27 ساڵە دەوڵەتەوە ئەویان لێکردووی کا گۆشتمەش گوێی لێ بگرینەوە فەرموو بەخێر وێن دیارە میوانە خۆشەویستەکانمان لە ڕۆژهەڵاتەوە بەخێر وێن هۆشمان جان تۆش شتی ترە ماوە بەس با کاکەیان داوای گۆرانەیە لێکردووە بمبەخشن ئەوە لایڤەکە بەجیان خست برا گەورەیە من حەزەکەی ئەوەشمان تۆ جارە گۆرانەی چەند پێشکەش بێ باش هۆشمان تۆش تێ حازرکە لەگەڵمان قەی ناکەن با لایڤەکە چکە ڕوات هونەرجان خەجاڵەتە مێ ویلاکەشە بەس لایڤەکە ڕوە با گۆرانیەک شاد دەڵێ چییە
Beyler benim yolum diyorlar. دەست خۆش کاکە ئۆشمەنجان دەم خۆش بە هیوام لە داهاتووە کە وەکۆ هونەرمەندانی تر کە هاتنە ئێرەوە ئێستا ئەستێرن تۆژە سێرە بیت کاکەیان داوای گۆرانی 27 ساڵیان کردووە هەرچەنە دووژەنێرەکەمان زۆرمان دوور کاکە ڕاگونەر داوای لێبوردنیان لێکەم نەوەڵە ماوە قوربانجان بەڵێ ئەو کوڕەش بانگەکەین بەسەر چاو ئەو کاک هۆرەمانەش بانگەکەین بەسەر چاو خۆدێک کۆپلە داخل بەوان
وشياكان زور نوي بونيما تناس من دريتو يا رنزالينو أين تازاكي دوك برايبا برازاكي دوك برايبا برازاكي من وەکو بەرنامەی خۆمانی چوارشەمان لێرەیە وەکو بەرنامەکە کۆتایی پێێنم بەڵام بە سپاسی دنیاوە بۆ هەردوو ژەنیاری بەتوانە و بۆ هەردوو نەرمەندی بەتوانای خۆشەویست بۆ کاکە هونەر و کاکە ڕەحیم و کاگۆشمەن و کاکەیانی خۆشەویست بەڵام باسەکەن گەنجێکی دەنگخۆش ژێرە ناوی کاگەورامانە تکام لە هەردوو ژەنیاری بەتوانای گەر هاوکاریەویش بن ڕۆشتووە ئەگەر ڕۆشتۆ مشکلە نیە هەفتێکی داهاتوو هەمووتان لە خۆشیە بن هاتووە ئەگە لێرەیە ئەو گۆرانش پێشکەشەکەین سوپاس بە کاکەیان سوپاس بە خۆشەویستانم باوڕێیان دیارە جیاوازی قاوەخانەی کە تووری زەردەشت لەوانەیە لەوەیە بزانن بۆیە هیوادارم ئەو میوانانە ڕێزدا بێدەنگی شوێنە بگەن چکە ئێمە زیاتر مەبەستمان لایڤەکانە بڵاوکردنەوەیەتی ناسانی و گەنجەیە دەرخستنی بەهرەکانە دۆزینەوەیانە دواتر بۆی کە دەرکەون و ئێمەش حەزەکەین خزمەتی هونەری کوردی بکەین هونەری کوردی ڕاستەن بێگومان ئەو هونەرەی تر ناکە شوێنراوە کە هونەری تێگاوە کاگەورامان هەفتەی داهاتوو لە خزمەتی یابین سوپاس بۆ ئامادەبوونتان کاتیش خۆش بۆ مولایەک لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەرانی لایڤەکە